بیستان و خۆشەویستانی گەڕیان میدیا ئەمڕۆژ لەگەڵ خات و پرشن بەرنامێکی زۆر تایبەتمان بۆ حازر کردوون یەکێ لە کەبابخانەکانی شاری سلێمانی کە مێژوێکی زۆر کۆنی هەیە و زۆر تایبەتیشە بۆیە ئەمڕۆ لەگەڵ خات و پرشنە لێرین لەگەڵمان نابن بزان ئێرە کوێیە و ئەو خواردنە تایبەتانی کە لێرە ئامادە ئەکرێت لەگەڵمانن. بەڵە خۆشەویستان ئێستاش لای وەستا هیواین کە لێرە خەریکی گۆشت پێوەکردن و کەبابەکانە و کاکی وەسپاون لێمە بژی سپاس دەکەم مەمنونم. وەستا هیوا کێ ئەگەر ناساندێک خۆتمان بۆ بکەیت؟ من وەستا هیوای وەستا مەدحەتی کەبابچیم. ئێمە خەڵکی سلێمانین، ئێمە لە باوکمانەوە میشەمان بۆ ماوەتەوە و چەند ساڵار خەریکی ئەم ئیشین. لە ساڵی چەندەوە خەریکی ئەم ئیشێن؟ باوکم لە ساڵی پەنجاکانەوە کەبابچی بووە. دوایەوەتر منیش لەگەڵیا بووم لە مناڵەوەی لەگەڵیا بووم هەتا ئێستا وازمان لە ئیشەکە نهێناوە تقریباً 60-70 ساڵە بێت. وەکو حەزێ بۆ ئیشەکە لە بنەماڵەکەی خۆتا زۆر خۆتانە ئیشە ئەکەن؟ خۆمان حەزی سنعاتی خۆمانە حەزی لێکەین بەبێ میشە ئیدارە ناکەین ناتوانین. ئەوڵا ئەو شتانە چین کە ڕۆژانە حازرێکن لێرە؟ وەڵا ئەمە کەبابە کەبابی گۆشتی بەرق و جۆرەکەیە لەگەڵ گۆشتی حیوان و ڕانی مریشک و سنگی مریشک. کەبابی مریشکیشمان هەیە. خواز لەسەر چ خواردنێکیان زیاترە مشتری بێتە ئێرە داین؟ کەباب ئێمە بە کەباب مەشهورین. کەباب هەڵە زیاتر کەبابەکە. کەبابەکەتان سادەیە یان کەبابی مەحشی ئەوانش؟ کەبابی مەحشیشمان هەیە و کەبابی مریشکمان هەیە و کەبابی سادەش احتیاجی هەمانە. جگە لە خۆت کەیت لێرە لەم دوکانە ئیشەکە لەگەڵ ڕۆژانە؟ من ئومێدی کوڕم لە مناڵەوە لەگەڵمایە. ئێتر لە سوید بوو هاتەوە سا لەگەڵ خۆمایە و خەریکی میشەی خۆمانین بەیەکەوە. ڕۆژانە لە کاتژمێرە چەندەوە دوکان ئەکەنەوە لێرە مشتەکان؟ ئێمە لە ساعات 8 بانەوە کەبابمان هەیە هەتا دەور و پشتی 2. ئێتر ڕۆژی وایە ساعاتێک لێبینەوە ڕۆژی وایە 1:30 لێبینەوە ڕۆژی واجودر ناگەین ئەو پەڕی 2:30 ساعات 2:30 دەشتان ساخ بژیت. سڵاو لە جەنابتان سپاس دەکەم بە خێرهاتندا دەکەم یاخوا بە خێر بەسەر هەردوو چاوم. ماوەی چەندێکە لێرە کار ئەکەی لەگەڵ باوکتان؟ من تقریبا ساڵ و نیوە کە بەهاتوومەتەوە 13-14 ساڵێکە بێ لە سویدم ئیتر شانازی بە ئیشەکەوەکەم بۆمان ماوەتەوە لەوێژە خەریک بووم عینەن هەر مەطعەم و هەرچی هونەرمەند و کوڕی شارەکە و خەڵکی سلێمانی و ئەوەی کە کەبابی مەدحەتی کەبابی خوارد بێ هاتەوە بەلام خۆش بوو شانازی بوو بۆ ئێمە. تقریبا ساڵ و نیوە کە بێ لەگەڵ باوکمان لێرە دەستم پێ کردەوە لەوێژە خەریک بووم یعنی دانەبڕاوی هیچمان. ئیشکردن لەگەڵ باوکتا لێرە وەکو باوکو کوڕە تەعامل لەگەڵەکە یان وەکو وەستا شاگردێک؟ وڵی بە هەردوو شێوەکەیە تەمەن باوکم وەکو قەیم لێ بڕێ ینی هەر وەکو جاران هەروازانە شاگردەکانی جارانی مناڵی خۆی ڕۆبوونشتی تێیە؟ ماڵا ملی قسەمان پێڵە ئەرە وەڵا ئەوەشمان هەیە. تۆ لێرە چی ئەەکەی ڕۆژانە؟ وڵی باوکم تر کەباب شیژەکە قیماکە مەسەن منەیکەم ئەوەی کە بەجۆری تواناکەمان مەسەن ئەو نان خۆم منەیکەم من نان خۆم و یارمەتیەکتری میتە 4-5 قوڕی چاکیشمان لەگەڵای هەمومان بڵێن ئیشەکە بە ئێمە ناتوانین بیمێن بڕێوە ئەو ستافە جوانە نەبێ لەگەڵمانە پێمان ناکرێت ینی ڕاستە ئازایەکە و ناوەکە ئێمەین بەس مەجموعەیە کوڕی چاک بە 4-2 نەبێ ئیشەکە و پێنان ڕابڕێەوە حیاتەکە وایە. ڕۆژانە چەند کاتژمێر لێرە کار؟ وڵی باوکم پێش هەمومانیە ساعت 6:30
تێمە حەوت دەگەین 6 و حەوتی لەو کاتەوە تا 2 سێ جاری وایە 2 نامێنێ جاری وایە 1 نامێنێ کەباب ئاوا لەم ناڵێ حەز بۆم ئیشە هەبوویان بەخوا چاوەکە بڵێ باباکم و ئیشاکەم منیش بیکەم حەزیشمان لێ نەبوو بە تازە پیای هەڵواسراین مەجالیتان نیە لە حەزم لێ نەبوو نانە حەزیشمان لێ نەبوو بە مەجبورین تا وەرە لە سەیرانیش مشکلانەمان هەیە ئەچین بۆ سەیرانیش دەچین بۆ سەیرانیش کەس دەست لێش نایە هەمی سەریە ماکە لێرە بخۆ هەمی جارێ لە ماڵیشەوە چێش جێژ لێنانیش خۆمانێ ژن حەساوەتەوە هەرە وەڵام کاکمێت جان سەوتە خۆشە ئەڵێن من وەڵا بە مناڵی دەنگم خۆش لە مەکتەب گۆرانی گۆرە ئەڵان سەوتە خۆشە بەدەم ئیشکردنەوە گۆرانیش ناڵێ بەخوای وەڵاوە سەرشوانت جا بەجارشتی خۆشمان بۆ لێ بەس هەچی هونەرمەند و کوڕی چاکەکانە میان بۆ لامانەوەی خۆشە وینی چاکی تایان بە عام لە مینەکە دایانین دایمە دایە بەزێنی بەزۆ بە خۆمان نەبە باوکم دوای لێمانەیە شوێنی کەبابە نانە باوکە ئەگەی لێ نیە بەخوا بۆ دەنگەکە ناوێرم ناوێرە دوای بۆمان بڵێ هەرێ بەخوا بەسەر هاتە شتێکی خۆش کە لێرە بەسەرتان هاتبێت وەڵی بەسەرات هەیە بەرەوە هەموو یادبووی ژیانی یادگاریە باوکم حەچیشمان یادگاریە خەجاری مشتریە جارێ ئەم لە پێش ئەمەوە بەزمێتی لەگەڵ یاجاریوە مشتریمانەیە بەس بۆ قسەی خۆشی ئەمیە بۆ قسەی خۆش و کە بە ئێمەیەکە ئەوە خۆی بۆی خۆشە بۆ خۆشە باوکم یادگارەکانی بۆ خۆشە وەڵی یادگاری خۆش ئەوەنی هەیە پێ سەبیرم کەوێتەوە باسی یەکەم بەس شتی خۆشیە شتی چاچیە شاگردی بەدڵنیە شاگرد شتی کەسی بەدڵ نیە کاس ئارێ بەخۆ کەسی بەدڵ ئێمە ئەوە نیە دەدەقیلوات هەمومانی دەرکرد لە ماڵیشەوە هەر هەروایە زۆر کەس وازێن لە ماڵەوە ترسێ لە دایکم حساب بۆ کەس ناکەم نەوەڵڵا حسابی بۆ کەس نەکردم ئەی کەتەبە بەدەستانەوە شتەکان سوتا بێ شتێک هەتوێ بەسەرتانە ڕژاوێ بەدەستانە کەباب کە ئەکەوێت ئەشکێت ئەم بۆ تێ ڕابێت ئەوەی مشکلێت پێی ناخۆشە لەبی مشتری وەساوە بۆ کەباب ناخۆشە ئێستا چەند سەعات چەند دقەیەکی وەسێتەوە بۆ کەباب ئیزعاجە کەبابێک کە ئەکەوێنی پێ ناخۆشە وەی کەبابی قەیمەکان زۆر بێوان قەت ئەوە ڕوویاوە کە شتێکی وا بوو بێت و مشتری کردبێتی بەشڕ نیوەڕی سەوا مالیات و نیوەڕێ هەچیەکی دڵی عاجزە بێ یەکێ تۆری یەکێ دەموچایە بێ کە ئەڵی لە ماڵەوە وەڵا لە ژنەکەش لی قبوڵ ناکە بەزێ بە قبوڵ یەکەی هەیە دەموچایەکە سەری منە ئەمە تۆری ئەم دەموچایەکە چیکی مەجبوریشی لەگەڵ عامە خزمەکاری و خەڵکەی نەرەوەڵا بەڕاستی جوایە مەجبوری لەبەی خەڵک تۆزێ دڵی ناسکە بێ دڵی ڕاکە کاتەکەشمان کەمە لەگەڵ یەکتریات تۆزێک بێتە حەمەلی کرد میوانە میوانی شەلە بە قوربانە بم گەورەتان کردی ماڵی خۆتانە لە خزمەتانە مەساڵ سڵای خۆش ڕۆژان سەردانی عێراقیت من باسی مڕوو بووەکەم پێشەکی سڵاو ڕسمێ بەموتان جادەمەخوا من کە ئیشێکی بازار مەبێ بێ هەر سەرە لێرە بم ئێستا ئەمڕۆ نانی نیوەڕۆشم خواردووە هەر پێم زۆر هەموو جێژێکی تایبەتی خۆیە زۆر خۆشە جا سافێکی بەڕەزن زۆر خۆشە زۆر بەڕێزن جا ئێستا من ئەمڕۆ نانی نیوەڕۆشم خواردووە هەر پێم خۆش بوو بەرکوولەکەم لێرە ماڕوەڵا بەساقی ڕۆحم چاو ماچەکەم کەبابیانەیە هەتر گۆشت هەتر مریشکە هەتر ستادێکی تایبەتی خۆیانەیە ئەنجا هەموو چێژێکی تایبەتی خۆی هەیە دۆکەی ئەوە نییە یەکسەر دۆکە بۆ دانێ زۆر دەرەزیەکە هەروەڵی زۆر خۆشە جا پێم خۆشە ئێوەش میانی من پێم خۆشە ئەتر لە ژیانی باڵدەی یاسەمینەوە سڵاو ڕزمانێ بۆ هەموو هاوڕانی خۆشەویست بەساقی چاو بە قوربانم چاو ماسەکەم مەساقم بەڕێز کاک ئومێدیان ئەم شیشانە چین لێرە وەڵای ئەم شیشانەی خوا لە خۆش بوو وەسامەت حەدا
ئەلو کاتەوە مەسەن بەکارێنەوە باوکیشمە تا ساڵەکانی نزیکی 2004 بەکارمانێنا تو داوتمان بار بۆ جوانی وەکو زکریا دەڵی بین بمێنێتەوە جوانترە لەوەی کە بفەوتێ تقریبا ئەمە هینێک بوو 21 شیش بوو 4 دانەی خاڵە بەکرە بوو برای حەمەدجەزا هاو چواری بر بۆ دانیمارێک لە باوکم وەرگراتە بەر دەرگا ئۆزمۆبیلێکی پێ بوو خوا نازەم ساڵی چەند بوو 2000 مناڵیش بوو من مناڵ بووم بیرم یەت ئیتر لەو کاتەوە تۆزێکی نەخسێ 18 ماوەتەوە ئیتر دڵمە نایە دەسی لە بینەرەوە مامەلەتەوە تا دنیاش بێگە بتوانین بۆ مناڵەکانیشمان بێوەردەوردە هەڵیگرینەوە ئارەوەڵا ئێجا یادگاریم قاپانم نیوەیم لە سویدێنەوە ئەمی ماڵی مەلیکی سوید و ئەو ئەیکی شاری هەموو شارەکانی سویدە ئێستا دوای توانن سێریکەن پیشانی بینەرەکانی بن شتی زۆر یادگاری جوانی تایە ئەوەیە من لە سویدی دەچی هونەرمەند و ڕۆژکەریم و پەیوەنجاف و کاگەنەریمان و هەنی ئەوەی کە دەگمەنەکان هەمی هاتن بۆلام ئەوەی خۆش بوو مەسەرەن ئەوەی کە شێشت و قەیسێکمان لێنە بەخوام مشتریمانە بوو 6 ساعت بەس دەڵێ خوڕی نەهاتن بە سیارە نانێ لاقی کەڵە شێرێکمان لێنە کەس نەیبوو لە سویدە هەنی شتێکی تایبەتمانە بوو لەوێش ئەوەی کە گمان بینێتەوە زانێت چ خواردنێک و چ دەساوی خۆمانە بوو بەڵێ ئەمە پێشەوە سامەت حەتا ئەمەی لای ڕاست باوکمە وی لای چەپیش منم بە پڵاوەکەەوە جگە لە خۆت برایترت هەیە لێرە کات ئەوە نیەوەی کە لەگەمانەی برژام خوش ئەویش برامانە ئەویش برامانە هەرەڵا نیرێکە یارمەتیمانەیە بۆ نیۆڕیان برامانەویش خۆی خۆشە بێگانی تیانە مەسەلەن پورزا و مرزا و کە سوکاری خۆمانین هەمووی ئەوەی خۆشە ینی لەولا هەموو مەشما بین عیلەوی دایکم و هەموومانی تا بووین ئەوە لێرەیە ئەبینم ئەمە چیرۆکی سە ساڵی خێزانێکی کەبابچی سلێمانی وەستۆکۆڵ بەڵێ ئەمە کەناڵێکی خۆشەوی سپاسیانەکەنەوە هاتم مقابلەیان کردم لە سوید لە ستۆکۆڵم تۆ لۆ هاو مەسەلەن لە باوکم و باپیرم و لە هەمومانەوە تە بۆ من بوو لێوێ بۆ میسە هاتوومەتەوە بۆ ئێرە سەبێ بڵێن لە سوید دواتینەوە بۆ ستۆکۆڵم بۆ سلێمانی ئەوەی کە مشتێکی زۆرتان هەیە و زیاتر حەستان بەم شتانەیە کە هەڵیگرن ئەم شتە کۆنانە هەمووتانەیە و شوێنێکی گەورەکەوانە وەڵی بەرە وڵای تر بە جووری ئیمکانیەت مەسەلەن تواناش زۆر مهمە مەسەلەن سەرسی شوێنە بکەیتەوە خۆمانی لێ نەبی نەجاحەت نیێنێ ئەبێ خۆمانی لێبین مویمەوەی خۆتی لێبین ژیان بەوە جوانە مەسەلەن کە تۆ خۆت لە شوێنەکە یابی نەک خۆت بیت و لەوێ نەبیت خە کابراش بێ ئەحواڵە پەرسێ ئەوەش ناکرێت خۆمان لەوێ بینە ناو جێگاکە یابین حەزەکەین شوێنێکی گەورەتر بکەینەوە ئەوەی ئینشەڵڵا بەرەوەڵا بەس ئەمە ناو بازارە دوکانەکەش ڕەواڵەگرێ بەس بەرەوەڵا حەزەکەین هەموو شتێکمانە بێ بەس دیتر جێگاکە بچکۆلەیە ئەمی ناو بازارمانە ڕەونە ئەتوانی بەڵێ ڕەوەڵا بۆمان ماوە تۆ تازە چی بکەین بە قوربانە بم چاوە ئەمە خەڵکانی شار هەموویە بۆ لامان بە هونەرمەندان و خەڵکی شار و هەچی کوردی چاقەیە بۆ لامان هێتر بڵێم چی بەسەراتی خۆشی چی هەر کاتی خۆی کاک شەوکەت لای منایە خۆ شەوکە ڕەشید خۆافریکا ئەوە کلارنێتی لیا لە هینی تیپی مۆزیقا و زام سلێمانیا بوو نازەم چوو بوو لە هینی عەسکەریش بوو هەموو بەیان لای منایە خۆ ڕووی چاوتم کاک شەوکەت سیرە خۆی بۆ تێکەم وتی ئەیدە کوڕی باشەوەکەی قسێ وتی سیرەکەم بۆ تێکە خۆ من هەر زوور نادێم بە هەر سیر خۆمە زوور نادێم ئێوە بەساتە خۆشەکەمانەوە وتی شیکەی خۆشمان زۆرێتەوە لەم کاتەیە بیرمان نییە هێتا چی هونەرمەندانێ ئەوە کاک نەجمەدینی غوڵامی هەرکێتەوە دامە لێرێ وتر برادەرەکانمان کاک ئازاتی مەحموود شێرکەوە کاک شوانە میرێ و کاک عوسمانی وایرمەنە و هێتر ئەمە و کاک عوسمان قەڵازیێ و هەچی هونەرمەندان هەیە ڕەفیقمان و هەموویان سەلامانەکەن و لای ئێمە نادەخۆنێن بۆ لامان من لە دڵی خۆمایە لە دڵی خۆمە نام گۆرانی نازانم ئەیزانم
این لە کاتی بم بە کۆرس لەگەڵ کاتمێدا لە کاتی ئیشکردنا وەکو باوکو کوڕن یان وەکو وەساوشان وەکو وەڵا حسابی هینی بووە وەکو ڕەفیق و کوڕ توڕابی لێ وەڵا زۆریش ڕۆژی تووڕام لە هەمویان هەروە تووڕەیان بۆ باشکردنی ئیشەکەیە بۆی لەبەر باشکردنی ئیشەکەیە تووڕە میرا من تووڕە نیم من قسێ کوڕێکی قسە خۆش و دەمە پێکەنین و سرعت و لەگە برادەرەکانمەوە لە کاتی ئیشەکە کە ئیشەکە حەز دەکەم جوان زەبت بێت بۆیە ئەوە تووڕا بم نا تووڕە نیم من ڕەفیقەکانم هەموو برادەرەکانم ئەم ناچن بە قسە خۆش و بە دەم پێکەنین ئەم ناسن کاکمێت بەسەرهاتێکی خۆشمان بۆ گێڕەوە وڵی بەسەراتی نەخۆشی باوکم مەسەرەن زۆشتی یادیاری جوانیە ڕۆژیان برادێک هەر مناڵی ڕەفیقی مناڵی خۆمان بوو شاگردمان بوو نردی بۆ تورمان کارەکە زستان بوو هێنای زۆر جوان و پاکرا بوو جوان سەر خشکی لەگرا بۆ چاقۆیەکمان لیا شێلم بوو پێنج کیلۆ نابوو نەمان نەزانی چی بکەین سوور ببووینەوە یەک بنیۆ قسەی پێوەتی بیبەرەوە خێرا بوو ناو بازە لای بەر لە دەکەژێ نابوو ئێداتان بنایە توربەتامی شێلم ناکرێ نابێ نای سەر ڕەنگی دیارە خەڵکی ناسێتەوە یادگاری خۆشمانەیە ستی زۆر خۆشمانەیەشی یادگاری کاتی یادگاری خۆشیە و ناخۆشیژەیە کاتی هینەکە بوو حەفەی شوباتەکە بوو ئەو بەردەرگوان و بەردەرگا و شتەمان بەماسە برنجماندانا بوو دەمیێشێ شەڕامان کرد بە دوکانمانەمی بەچێشت هاتینەوتی تۆ بڕۆ بزان برنجەکە بووە نەبووە چی لێ بکەین هەزار بەرزمیاوانە بوو بەخوا ناخۆشیش بوو خۆشیش بوو یادگاریان خۆش جێی شانازیشە مەسەلەن نیسان جاری وایە چێتە شوێنێکەوە خەڵکی و ناسی سە دوێنێ لەی خامە بووم کوڕێکی محتەرم پیاوانە مقدمە ئەنی ئەو دەستخۆشی لێکردنی سەبس بەڕاستی جێگای شانازین بۆ سلێمانی کە عایلێکی ئاوا جوان ماونەتەوە و سێ راپۆرتیان بۆ کردبووین ئەو دەستخۆشی لێ بکە خۆشە مەسەلەن کە تۆی چە جێگایەک و خەڵک و ناسی شانازیە بۆ خۆت ئەوەیە بەقوربان من خۆم بەخۆشی باوکم هاتووە یەک دەقەی بە هەموو سوید و بە هەموو ئەوروپا ناگۆڕمەوە کەی بینم ئەوە قسە خۆش و جنیانش کە بێمانەیە خۆشە ینی ئەوە هەموو شتێک ئەرێ بەخوا بڵیتون خۆشی وا فێر بۆ مەسەلەن باوشی وا بۆ ڕێگەڵێت مەسەلەن تۆزێ جدیات و ڕەقی بۆ ناو ئیش دەرزەوەرەێک ئیشە جدیات نەبێت ئەو ئیشە نەوەڵە سەرکەوتن نابێت نەوەڵە جاری خەڵکی بەس بۆ ئەوی کە ئەوە هاوارمان بەسەراکە و پێمانەکە خەڵکی حەزی لێ ئەوەیە یاخوا بەخێر بن بە قوربان گەورەتان کردین مکانی خۆتان ڕۆحەکە بە قوربان وتیش گۆرانیت بۆ ئەمەم وڵای دەنگم خۆش نییە بەس لەسەر چاو گیانە لە وەفایە لای کەس و کارە زاڵم نەجەفای ماوە ژیان با لە دەست بێ بەزەی وەرچی کەس و کارە بڕۆم سپاسانەکەم دەڵێ خۆش بێ و کاک ئومێدگیان لەش ساخ بێ و خۆشحاڵین ئەمڕۆ ئەو میواندارە جوانەی ئێمەت کرد سپاسانەکەین گەورەتان کردین حەزێتان کێشە سپاسیمان دووبوونتانەکەین وەڵار دەستخۆشیتان لێکین و بەڕاستی ئێوە ژیلاکەن چۆن وەکو ئێمە ئیلاشین لەوێ ئێوەش بەڕاستی ماندون یاخوا دەشتان ساغ بێ و شەر ماڵی خۆتان ئێمە ساحب ماڵین بۆ هەموو کوردستان و شاری سلێمانی گەورەتان کردین یاخوا بەخێر بن بە قوربانتان ئەزیزان و خۆشەویستانی گەڕیان میدیا بەم شێوە شاتنە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان هەتا بەرنامەیەکی دیکە و کشەیەکی دیکەی لەگەڵ نیان بەخواتان سپێرین مەڵاو